قشنا وأما غوائل المال وآفاته. زور باش. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخشوستان لخدمة كتاب النيابي مختصر منهاج القاصدين. قشنا بابي زمي بخيلي وحرص السربون وطماع ضم مال ومدح مال. درسي بيشو باسي مدح مال ما كل وفوائد كان من باس كل وفوائد كان دنيوين ودينين. دنيوي كان غزالي فرمي بيوزناك باسي بكم شكامو كسخوي ايزانيه ديني كانيش لسيجورا كوي كردو باسي كرد. يستباسي آفات كان مالكين فرمي وأما غوائل المال وآفاته فتنقسم أيضا إلى دينية ودنيوية. خراب كان مال، آفات كان، مصيبة كان، أكرن أوانيش قسمت بكرن بديني ودنيوي. ديني كان لسير جهتا كوكينا. يكم الأولى أنه يجر إلى المعاصي غالبا. زور كاد إنسان برو معاصي قناه أبا، لأن من استشعر القدرة على المعصية انبعث داعيته إليها. أو كسيك توانا يعني دصلاتي بس المالا بشكي بهوي معصيته يا باولان أو كسي تواناي بسر جناها بشكي مال وايلي أكا جناها كبكات بأساني. والمال نوع من القدرة يحرك داعيته إلى المعاصي. جورك لقدرة الإنسان أي جولان إنسان برو جناها كاري. ومتى يئس الإنسان من المعصية لم تتحرك داعيته إليها. كي إنسان ما يوزبو لمعصية جناه داعي مالش قدرتي مالش نايجولان برو خراب كاري. أفرمي ومن العصمة أن لا تجد. جورك لجوركاني عصمت لإنسان أو كالنيبة سرجناك شبه قناها كان. فصاحب القدرة إن اقتحم ما يشتهي هلك. أو كسيك قدرته تواناي هي أجر هرشي اشتهاي كردو يكسر جيبجيك بمالك هندجال بهلاك أبا. وإن صبر لقي شدة في معاناة الصبر مع القدرة. أجر هاتو آرامش بقري زور نفسيتي زور ناراحت أبيت والصبر زور بزحمة بيجيره تواناي هي وناشيكا. وفتنة السراء أعظم من فتنة الضراء. إنسان لكاتي بونا أو فتناني كرويتي أكن زور بهيسترو بقوتن لو فتناني لكاتي نبونا رويتي أكن. مسألة قدرت بسر توانا بسر جناها وهو ماله بهردو طرفك. يعني شأوي إنسان بمال جناها كبدز بينه. شأوي إنسان مالك بكاته وسيلة بؤويك جناها كاني بين نزيك كاته يا جناهي في أنجام بدايا جناهي تري بيبكا. جاري مال كبراي خاطر قماره. جاري بمال توشي فتنة زنا أبي. جاري بمال توشي فتنة قتل أبي. مال سرچاوي زور يعني أجر نبت أوستي أجر بويا دائما ضراء أو كسيك لنراحتيا لنبونيا زور زيادة خراجير ترى لو كسيك لسراء ولبونيا. دائما إنسان أبيت يبيني أو لا ينبكك لأني الضراء كلا إنسان ممكن إنسان صبر قريب تحمل كل بل لأني السراء لكاتبونا هبونا دولمانيا زور كاد بس زحمة إنسان صبري بأجيره. زور كاد إنسان زور داوي مال أكل لأخوي جورا بي أعطاناك أخوي كان أو دعاء أو انذكر دعاء كم جيرانه فلمنا أخوة جل جلاله لطف لقل أم كساك كدعاء بي جيرانك كله وسي أو دعاء سراء مال زورا هرشي أنواع مصائب بهو رويتي بك. أو خرابية كم يعني برو جناه أدبا مال. خرابي دوهمي مال أنه يحرك إلى التنعم في المباحات. لا جاري ويا كسيك خوي الراء قريت بهوي مالك ولا شيء جناهك. بلام لا يكتره الشيطان أي خلطين أيج أو التنعم في المباحات.
ئەو شتانەی کە مباح و حەڵاڵ زۆر بەکاریان ئەهێنێ حتى تصير له عادة وإلفة أصلا ولا ألفة تجري بتا عادة لدي هرشي مباحاتها جبجي أكا فلا يصبر عنها هي الصبر ناقري برابر بمباحات وربما لم يقدر على استدامتها إلا بكسب فيه شبهة الناتوان إلا مباحات شابوش شوازب دز والله به هندي جار محاولة أكا باريدس كباركا زورس حلال جنية شبهيتها جوينادات على مهم نعمة كان بدا كم نبيته فيقتحم الشبهات هندي جاء تتناو شبهاته ويترقي إلى آفات في المداهنة والنفاق هندي جار تتناو مداهنة ونفاقه وابنا من با محاولة أكا لقل كسيكا مثلا نفاق أكا وكسبوي هندي بارو مالو سو السماء دسكي لأن من كثر ماله خالط الناس أو كسيكا مالي زور بوتيك الله يخلقك وإذا خالطهم لم يسلم من نفاق وعداوة وحسد وغيبة كتيك الله يشي كردن سلامتنا به توشي نفاق به دجمناتي لغل هنديك أكا توشي حسد به توشي غيبة به وكل ذلك من الحاجة إلى صلاح المال همو أوانا لو بو إنسان دروس أبن كاتك مالي دزگير بو تنعمي زوري هو حلال إنسان لحلالاته بكاري بين لمباحاته شي مالك خود بكاري بيني مشكلة نية بلام شيطان ديت شيء أجر ني تزاني تو مثلا بهزي ناتواني بمالك بدباتنا وجناهوا يشتي كتير بتوعك أيش أويك هؤلاء أداء محاولة لقلك لنا مباحاتي زورة مشغولة ذاك بهوي مباحاتك أردو لا يكتر أوباتو نو حرامك شكبو ليرة كتولا مباحاتها خول أبيتو دوای ناتواني مباحات لخود بقريتو ولا مالو مناله بقريتو توشي أو أبي هندي مال قماني شيتي جوي ناديتي زور كسبون قنجي جوان لأنه وتكان خلي كسابد بون دوای توشي حرام بون دوای ودو دروش نهاتنو بو وسرتاوها هانبون كتولا ناو مالو سرتو سامانو ناو كسابتو يكم جار زور طبيعي كساني خير خواز بون دائما لناو كومالقابون كاري باشيان أكيد بلام دوای توشي شبهات هاتن كتوشي شبهات هاتن ورده كاتي زاني كالراعي يرعى حول الحمى يوشك أن يرتع فيه الرقوك شوانك أوايا بقراخي الزوي خلقه بقراخي قنمي خلقه مرة كاني بلا وراني هر كاتي زاني مرة كاني دمك أبن بو أملا تشيجور أقرن لو قنمي برابر كاتي أزاني بطاوي شنو تناو كالقي برابر وببيع ويأجان لخوان مسائل الشبهات خطرك زور كوري هر أوان الله دلي كردو أروي لقويا جاري وهي الشيطان أدخلتين لمسائل بابلين شبهات لشبهيك زور بسوك ودواء أخواتنا وشبهيك زور قوري شكبو سرطان مثلا أشيتنا وشبهك وزور بحذرك چەند جارێک پرسیاری بۆ ئەەکەی ڕۆکەی جاری وهەیە کەسێک پرسیارم لێ ئەکات دوای ئەڵێ وەڵاهی ماسەوە لە ماسای تێشم پرسی ئاخر ئەو وای نەوت ئەی بۆ بەی کێوە نەکرد بۆچی دووهەمە پرسی ئاخر بەخوا ماسا ئەم ویست دڵم مطمئن بێ نەتەویست دڵم مطمئن بێ ئەوە لەناو ئەو گومانای وردە بەرەو گومانەکە ڕاتێکێشێ کاتی ئەزانێ کەوتە ناو گوناهەکەەوە جا ئینسان ئەبێ زۆر ئاگای لێبێ من دوو ئافەت لە ئافاتەکان یەکەمیان وات لي أكا برا جناهد أبا شكل مال قدرته وقوته بوجنا دوم برا أوت نابا لنا مباحاتها غرق أكا لو أخطنا وشبهات تشتكى سهم وهي لا تنفك عنها أحد هيج كس لمن بدرنا باحتمال كس اللي كم نجاتي باحتمال لدوهم نجاتي لما سي مالا لسهم زور بزحمد أيش أويا وهو أي يلهيه ماله عن ذكر الله تعالى مالكي وهي لأكا بأجاي أكا توشي لهوي أكا باشا لذكري غافل أبي وهذا هو الداء العضال أأم الداي أو دائك لنا بتو لمال باشا أو نخوشيك نخوشي دريش خياني مالا فإن أصل العبادات ذكر الله تعالى أصلها هاتشي عبادات الذكر إخوائي والتفكر في جلاله وعظمته بيركرنا لك جلال وعظمته إخوة جل جلاله وذلك يستدعي قلبا فارغا أما وات لي أكا كدور كوديتو ولا ذكري خوا وات لي أكا ضلكت خالي كاتو باشا حكيتي أنا من يان أجر إنسان ذكري خوا زو كد ضلكي خالي وساغي أو ضلكي مشغول أو مقلو سرته سامانه أم ذكري خوا بينا كده دورة كيوتو
وصاحب الضيعة يمسي ويصبح متفكرا في خصومة الفلاحين ومحاسبتهم وخيانتهم، ويتفكر في منازعة شركائه في الحدود والماء وأعوانه. أجر كسيك بارچە زەویەکی هەبێ سێرەکەی بەردەوام بیری لای پارچە زەویەکەی پارچە زەویەکە چۆن ئاوەکەی بۆ بێنم تۆ بڵێ فڵان کەس ئاوەکەم لێ نەبا مێشکی ئەم کەسە مەشغوڵە فڵانە فەلاح مەسەلەن دراوسێمە احتیمالە سنوورەکە بێنێتە پێشتر ناوەڵا پێ ئەبەمەوە شوێنی خۆی یعنی تەسەوور کە جاڵان خەوی ئینسان دەڵان لەسەر خودی کارەکەی خۆی ئەکا ئەو کەسێک کە فەلاحە دائیمە لە خەوە فەلاحەت و ئیشەکەی خۆی حەدادە هەمان کاری خۆی مەسەلەن هەر کەسە شتەکەی خۆی بەرا یعنی ئەوە نییە مەسەلەن کابرا فەلاحێکە هەموو شێک خەو ئەبینێ وەڵا سەرۆکی وڵاتە لەگەڵ سەرۆکی وڵاتێکی ترا کێشەی هەیە خەوە نابین بۆ چونکە ئەمە هی ئەم نییە پشکی ئەم نییە لە کارەکەی خۆیە خەوەکەی خۆی لە خەیاڵی خۆی خەوی خۆی هەموو لە سنووری کارەکەی خۆی هەڵەسووڕە ئەبینی مەسەلەن دائما مێشی مەشغوڵ بووە دڵی قەرەباڵغ بووە بەم شتانەوە بە کەلوپەلی زەویەکەی خۆیەوە مێشک و فکری هەمووی قەرەباڵغ بوو یان ئەو کەسە کە ینی فکری لای کێ ئەوانەکانی سوڵتان باشە ئەی چۆن مەسەلەن چۆن خەراج بدا باشە چۆن ئەجری ئەوانە بدا ئەی باشە ئەو کەسانی کەەوە تەقسیریان کردو لە مەسەلەی زەوی زیندوکردنەوە تەمامە یاسایەکمان هەیە لە دەوڵەتی موسڵمانانە جێبەجێ ئەکرێ ئەگەر بێت و کەسێک پارچە زەویەکی هەبێ ئەم پارچە زەوی ئەگەر زیندوی نەکاتەوە دەوڵەت دەیەسەنێتەوە مەسەن کابرا زەویەکی هەبێ لەو شاخە و گوێ نەداتێ هەرەوە نییە بڵێ وەڵاوە زەوی منە ئەوێ بچێ زەرعاتی تیا بکە ئەوێ بچێ ئیشی تیا بکە بەرهەم بدە بێ بەرهەم داینێ ئەبێتە زەوی مەوات لە عیمارە دەرەسی ئەبێتە مەوات سووکی سوڵتان بڕیار ئەدا لێ ئەگەڕنەوە ئەدەن بە کەسێک تر کە زیندوی کاتەوە هەموو زەوی مەواتەکان بۆ شێوازن کەس نابێتە ساحەبیان ئەمە لە ئەسڵی ئەوە ئێستا ناکە مثلا تەوزیعاتێک ئەوەیە کراوە خۆی ئەسڵ ئەو زەویانە کە زەوی مەواتن ئەبەو شێوازەیە هەر کەسێک زەویەکەی زیندوو کردەوە ئەو ساحەبی زەویەکەی ئەگەر کەسێکی زیندوی کردەوە ساحەب بوو فعلەن بەڵام دوای وازی لێهێنا وازی لەو زیندوکردنەوە دەوڵەت لێ ئەسێنێتەوە ئیدا بە کەسێکی تر کە ئەو بتوانێت زیندوی کاتەوە بەرهەمی پێ بدات ئەمەش طبعا ئەمەش خۆی بۆ خۆی گرفتی هەیە کابرا مەسەلەن بەخوا لەوەسێ باش تعمیرم نەکردوێ بەخوا جەماعەتی سوڵتانیان ئەیبەن دائما مێشی مشەوەشەکە مەشغوڵی ئەکە بۆیە هەموو ئەمانە ئافاتێکی نەبڕاون لە مەسەلەی چییە لە مەسەلەی با بڵێن ماڵە واتە یا بەرە گوناهتە بە یا لەناو مباحاتە غەرق دەکا دوای سەر لە شوبهاتەوە دەرەکەی لە پێناوی مباحاتە یا ئەوتا لە ذیکری خوا دڵێ بێ ئاگا ئەکا و قەرەباڵخی ئەکا بەشتی ترەوە ئەو کەسێ ئەی تیجارەت بکە ئەمە ئەگەر زەوی هەو تیجارەت کە يمسي ويصبح متفكرا في خيانة شريكه بيركاته بخوا شريكم لو شي خيانة ملوك لتجارتك وتقصيري في العمل وخاكم وكرئك باجنا يبو دوامك مثلا وتضييعه المال بخوا مالي زور سرفك وكذلك سائر أصناف المال هم جوركان مال هم بوشي وازيا حتى صاحب المال المجموع المكنوز يفكر في كيفية حفظه وفي الخوف عليه حتى أجر هيج بكاسي بباركينك بخاتنا كم الله كوبلا وبيبسي بخاتنا وزي هشتا مشي مشوشة تبلي كسبين لزاني به تبلي يشنيدزي تبلي يشنيبا يعني بشق لفكر إنسان أبا ومن له قوت يوم بيوم فهو في سلامة من جميع ذلك أو كسيك قوت الرج هي هر أو رجل بشي خوي هي إخوات إسراحتك أفرمح لهم أم مصيبة أنا رزقاري بمصيبة مال وهذا سوى ما يقاسيه أرباب الأموال في الدنيا أمي كتوستوزي هي مراك لقل أوانيك هرشي أموال لجر دسيانا أوانا يعني أم زور مساواتي أوانا كابوتك أوان شر بشي شو روجك أخور وزيادة ناخور أميش بشي شو روجك هبه طاو كفاية من الخوف والحزن والهم والتعب أم لو أتشنا راحتي وأنا هبه غم بجاري هبك أخوة لو أتش بعينا ندزنك غمك أم شوازي كثيرة بس غمي أوان كم ترني لغمك أم أوان يشكو من مشاكل وقرفتو مصيبتي أخوة يعني أنا هي فإذا ترياق المال أخذ القوت منه طبعا ترياق بمعنى دواي جيرا ودت خوي همو سمو ترياق من هي للزمان عربية
هەموو شتێک کە ژەهر بدە تریاقیش ئەدا، یعنی دەرمانی ئەو ژەهر و ئەو زەهرە ئەدا. مثلەن ئێستا وەختی خۆی لە تبی کۆنا ئەگەر مارێ بە کەسێکیەوە دابێت لە خودی ئەو مارە ئەو وینەیان دۆزیوەتەوە، ئەو تریاقیان دۆزیوەتەوە. هەتا فەرمایشتەکە جارێک ئەرزم کردبوون کە ئەوەی مێشەکە باشە باڵێکی دا باڵێکی دەوە هەمووی ئەو هەیە، ئەی کەم تۆ مارێک ئەبینی مەسەن پێوە ئەدا ئیلا عیلاج لەناو خۆیان هەیە، چونکە احتیمالە ئەو ژەهرە بەرخۆی بکەوێ ئیلا عیلاجی تیا بێ، حتا دڕک و داڵ ئەو دڕک و داڵانە کە هەندێک ئەبینی مەسەلەن ژەهراوین لە خودی خۆیانە دەوا هەیە. بۆیە طبی کۆن دائیمە احتیمالی لەسەر تریاق زۆر بووە، بریتی بۆ لەو دەوایی کە لە خودی ژەهرەکە دروستەکرێت. دائیمە محاولەیان کردووە لەوە ئەو عیلاجیان دۆزیوەتەوە. مثلەن هاتوون فحسیان کردووە بۆ نمونە بینیویانە ئەم عیلاجە زۆر توندە، بەچی خاو ئەبێتەوە وەکو مادەی ئاوی لێتەوە. هاتوون سێریان کردووە بە قەترەیەک لەناو ئەم گوڵا با بڵێن گەڵای گوڵەکە ژەهراویە، سێریان کرد بەرەکەی قەترەی ئاوی تێ بکە ئەم ژەهرە ناهێڵێت تەبیعی ئەکاتەوە ئەیکاتەوە ئاو. هاتوون مەسا ئەویان کردووە بە تریاق بوو ئەوە. نەخۆشیەکان و عیلاجەکانیش هەمووی ئەو هەیە. ئەمە هەندێک شتەیە عیلاجەکەیمان دۆزیوەتەوە نەخۆشی تایە، هەندێکیشیە نەخۆشەکەیمان دۆزیوەتەوە زەهرەکەی تریاقی تایە. هەموو شتەکان ئەو هەیە. ئێستا مناڵێن مەسەن فڵانە گژوگیا ئەوە عیلاجە، ئێخۆ هەموویان سومیان تایە، نەخۆشیان تایە. جا هەیان نەخۆشەکەیمان دۆزیوەتەوە، هەیانە نە داواکەمان دۆ، هەیانە هەردووکیمان دۆزیوەتەوە. ئیتر ئەمە خبرەی ئینسان ئەوێ بگەڕێ بە دوایە. ئەفەرمە فەئیذا تریاق المال ئەخذ القوت منه. دوای ماڵ چییە؟ یعنی ئەو تۆ لایەکە باش کرد ئەی غەزالی لایەکە باس کرد کە زۆر باش بوو، سێ لاو باس کرد کە زۆر چاک، سێ لای ترێ باس کرد زۆر خراپ بوو. ئەی کامەی دوایە کامە؟ ئەفەرمە ئەخذ القوت منه وصرف الباقي في الخيرات. ئینسان ئەندازی خۆی کۆکاتەوە وەرگێ ئیسفادە لێ بکە، ئەوی تری هەموو بکاتە خەیر و خێرات. وما عدا ذلك سموم وآفات. ئەوەی کە کۆی ئەکاتەوە هەمووی ئەبێتە سەم، ئەبێتە زەهر، ئەبێتە ئافات بەسەر ئەم ئینسانە، بیر و فکر و هەموو شتێکی ئەم ئینسانە مەشغوڵەکە. ئەمەی کە باسمان کرد لە باسی ماڵ باشە و خراپەی، هەر یەکێک لە ئێمە بە تەبیعی لە مەسەلەی سەروەت و سامانە کە ئەچین بەرەو پیری حاڵەتە بە تەبیعی ئەبینن کۆمەڵە گرفتی زۆری هەیە و کۆمەڵە باشەی زۆریشی هەیە، ماڵ هەردووکیان ئەبینن. ئەکرێ هەندێک جار ئینسان بەشەکان با بڵێن وەها تەوزیعەکە هەموو ئیسفادەکان وەرگێ، ئەوش بەچی ئەبێ؟ ئەوەیە کە قوتەکەی خۆی وەرگێ، ئەوە تریاقەکەی. ئەو سمەی کە هەیەی ئەو ئافاتی کە هەیەی هەر هەموو واز لێبێن بیبەخشێ لە پێناوی خۆیان. سبحان الله ئاەتەکان دائما باسی ئیتائی زەکاتەکەن. ئیتا وشەی ئیتا یعنی الئتیان بالسهولة، یعنی دان بە ئاسانی، زۆر بە سەهلی لە دڵی خۆیان دەری بێنە و تەسلیمی کە بڕۆ. ئەم پێدانە بە ئاسانی ئینسان لە دڵی بە ئاسانی بێتە دەرەوە کەم نییە. تۆ تەسەور کە مەسەن ماڵێکە کۆ ئەەکەیتەوە بە زەحمەت بە ناڕەحەت لە پێناوی خۆ ئەی بەخشی زۆر گەورەی لای خۆ، ئەی شتێکی کەم نییە. واسە شێرزاد وەی گەڕامە جارێک ئەی و گەنجەکان پارەی دامێ بەخوا ماسە ئەم پارەم زۆر خۆشە، وەڵاهی زۆر بە ناڕەحەتیش پێیان کردو، خۆش شایدە لەوە خاتی خۆی بەخشە. فعلا ئەم قسە زۆر تەواو، هەم ماڵەکەی خۆشەوێ، هەم فعلانش خوا ئەزانێت چەند بە ناڕەحەتی پێی کردو، وەڵام لەبەر خاتی خوا ئەی بەخشێ، ئەوێ سمومەکانی لێ دوورکەوێتەوە. بۆیە غەزالی ئەفەرمێ ئەو کەسێک کە حەسە و پشتی خۆی هەڵئەگرێت و ما باقیە خاتە ناو خێراتەوە، ئەو کەسە جوان تێگەیشتووە، سمومەکانی هەموو لا بردووە، تەنها تریاقەکە و دەواکەی بەکارهێنا. بابێک دەست پێ ئەکا ئیمامی غەزالی، بابی حرص، طمع، قەناعەت نەبوون، مەئیوس بوون. ئێمە طبعا لە مەسەلەی ذەمی حرصە سووربوون لەسەر ماڵ، طبعا حرص صفەتێکی ئینسانە بەردەوام پەلامارەدا، حريصة. أفرمي الحريص خائب خاسر. دائماش أو كساني كزور حريص سلنا أميدية ودركة نمونا بالربيع هنا والله زور حريصة ورسخي خوي، زور بحريصي بس زور بزحمة دسيكي. أي تبير كنا الربيع قالوا شن فيل كحتى وشتكي دسكي ماشا.
چەند هەوڵەدا دیکە چۆنها تۆ ڕێوێ بدۆزیتەوە تۆزێ خڕ و خەپان و ئەوانە بێ هەشە زۆر زەحمەت اینجا حتا کە شتی خۆشی دەستکەوت یعنی ئەوە نییە وا پەلامار ئەدات ئیسفادەی لێ ناکە هیچ ئیسفادەی لێ ناکە دانایشی بە ئیسراحەت بێخۆتیوانە پەلە پەلە نەوەکو یەکێ بێ بەسەریان نەوەکو مێشکی مشەوەشە دائیمە مەشغوڵە حتى للراكردين شو قد يقتن دام الراكب يقرانك وهو أروى وهو أروى باشا باش فرزي يعني سبحان الله سيركي هيك طيرك بيني بما هيك باشا كود كاي أروى أقرأته أهدي قد بده بس كتير توكل هلا فرماشتك أفرميتي لو تتوكلون على الله حق توكله لرزقكم كما يرزق الطير اگر توكلي طاوتان هبه طير چون رزقه او فرصتان ده چون بياني بس كي خالي ارواد يا باشا والله جاري بشاخو داخك حشتك لاني خو برزقناك ايواريته بس كي فرو راكو بيك شكري خو على سرك خرو خبانيش ماشا چون ها طير بيني زور ضعيف ولا رلاواس زور زحمه دائما مثلا برواك جاري خو مريشكي بخي اوكي جيرو خو ودسيو انا غوشت هكا باشا كشي أو سيرك نعم أحسن أو هم خوي جور بو توكلش حقيقي برب العالمين ونبوني حرص ركب الروا خويشتي خوي دسكين زي مسائل حرص سوربون زور كاد إنسان اشتكاني بسوربون لدزدرج يعني بلامار أداء لكاسبيا كان لدوانا أول نبى حريصي أشد بيشو سيرك أول لدسدا أول لدسدا أول لد يك دنيا كسابت و کاری خۆی لەدەست ئەدا تەنها بۆی حەریصیەوە بۆی سووربوونەوە پەلاماری پەنجایش پێکەوە ئەدا هیچ چیانیش پێ ناکرێت دوای سەر لە ناومێدیەوە دەرەکە تەماعی زۆریش بەڵام ئەگەر ئینسان قەناعەتی هەبێ و مەیز بێ ئەوەی کە لە دەستی خەڵکایە قەت سەیری خەڵک نەکا مثلا ئەوە فڵان کەس ئەوەی هەبوو قەت ئاسوودەترین کەس ئەو کەسە ئەفەرمێ اعلم أن الفقر محمود بزانە کە فەقیری خۆی بۆ خۆی سوپاسکراوە محمودە لكن ينبغي للفقير أن يكون قانعا لفقيرية قناعة قرنقتيا نخدي فقيريك شو إنسان فقير بيو شاوي لها مشتكي خلق بيو مشكي كيزو مشوشي ضلئي كيزو أخرى مش برزيه نأو فقيريك قانعة منقطع طمعي عن الخلق ماشا لقد خلقه بيوان دي كان أبسرين طاقتي الدسي أو إنية غير ملتفت إلى ما في أيديهم لا ناكهت وبهيش وازك وأشتك بدسي خلق ولا حريص على اكتساب المال كيف كان هيك كاتي حريص نية بشي أو مالانا بحر شوازي بوكوي كاتو ولا يمكنه ذلك إلا بأن يقتنع بقدر الضرورة من المطعم والملبس كأوشي طبعا حريص نية وبهيش شوازيك هلبناك تنها قناعتي هي بقدر الضروري خوي لجلو بركو خوارنو أنا كفايتي لصحيح مسلمة هاتوا عمري كرة عاز قرايته كبيغمريان صلى الله عليه وسلم فرميتي قد أفلح من أسلم ورزق كفافا وقنعه الله بما آتاه أو كساء خوش بخته كإيماني هيك رزق كفافا أو اندي بيدراو بشي خويبك حاجة كاني خوي جيبجيك لقل أما قنعه الله بما آتاه خو قناعتي داوتي بوتوزيك هيدي برواكن دولماني وهي فقير دولمانا فقير بو لقل أو هبو هي قناعتي نبي هشتا هر چاوي لشتي خلقه هشتا هر پلامار ازان چند سروكي فقير هي مستحقي او خلق سوالي بيبكا وشتي بدات ازان چند دولمان هي مستحقي او خلق شتيكي بدات بو چونك قناعتي نية چاوي تير نبو پلامار ادا ازان چند فقيري دولمان هي چونك رزق كفافا قناعتي من رزقي خوي هي دائشتو وقد شاوري دسي خلق نية أم توزي خوي كفايتي أكا بشي أكا زي شن خوش بخت أم كسر سليماني كوري داود عليه السلام هردو شان بيغمبرن أفرمي قد جربنا العيش كله لينه من شديده فوجدناه يكفي منه أدناه أفرمي سليمان طبعا خو أزان سليمان يكي لو بيغمبراني كدولمان ئادە ئەی هەوا بمبە بۆ هەر شوێنێک بەسەرچە ئادەی هەرچی شەیاطین هەر هەمووی لە بەردەسە ئیشیان بۆ بکەن
كل بناء وغواص هرچی شیاطین هرچی بینای برز بو شیاطین بۆیان نەکرد ئادەی بیکەن یەکسەر کراوە هەمووی لە بەردەمیان مسەخەر بوو ئەفەرمێ نەرمی ژیان و قورسی ژیان و هەمووان تاقی کردەوە سیرمان کرد ئەوەی کە کەمێکی هەیە بەشی ئەو کەسەشەکە کە زۆرێکی هەیە یعنی ئەوەی سەرەوە ئەوەی خوار و هەر یەکشت دۆستێکم هەیە زۆر دەوڵەمەندە هەموو جارێ ئەڵێ مامۆستا بۆ خۆیە ئێمە بەس ڕقەممان لە خەڵک زیاتر هیچ ئەڵێ مەسەڵەن وەکو خەڵک نان نەخۆن وەکو خەڵک مەسەلەن خانێکی بچکەڵە هەیە و وەکو خەڵک کاکە سیارەیەک هەیە و ئەژوڵێ و ئەمەی لەو دووە کە پارە کۆ ئەکاتەوە بەس ژمارە زیاکە ئەڵێن ئەوە بوو بە ملیۆنێ دینار ئەوە بوو بە 2 ملیۆن دینار ئەوە بە 3 ملیۆن دینار ئیتر خۆ ئەوە نییە مەسەلەن شتێک زیاد کە وەڵام من مادام 3 ملیۆنم هەبوو هەموو ڕۆژێ توانم 30 کیلۆ خواردن کۆمەڵە شتی وای نییە فعلا نیژوە هەیە هەر ئەو ئەندازەیە ئەو تۆزەیە کە ئینسان بەکارێنێ بۆیە سولەیمان عەلەیهی السەلام فەرمێ ئەوەی کە بۆ کەمەکە بەشی ئەکا بۆ زۆرەکەش هەر بەشی ئەکا وەکو یەک وفي حديث جابر رضي الله عنه أن عن النبي صلى الله عليه وآله وسلم قال القناعة مال لا ينفد قناعة مال سروت سامانك طاونا به مال حقيقي طاونا بس قناعة طاونا به أبو حازم أفرمي 3 من كن فيه كمل عقله سيشد لهركسك هو عقل كامل من عرف نفسه خوي ناسي وحفظ لسانه زماني خوي باراس أم سيخالة لهركسك هبو باشا أو كسا عقل كاملة يكم بريتي التي عرف نفسه خوي ناسي خوي لنو بشتيكي عظيم دائما جاء طبعي إنسان أو هايا لزمانك بيواي خوي جوان ترينا خوي عاقل ترينا خوي باش ترينا خرابترين زمن إنسان أو زمن خرابترين زمني أو زمنك خوي بباشترين أزان أهمو إنسانك جوي بسرية طبيعي خو من فقيه بوم ئەگەڕام بزانم مەلایەکم دەسەکەی لە مستەوای خۆوا بێ دەرسم پێ بڵێ کەسم دەست ناکەوت باشە لە هەمووشیان جاهیلتر بوو باشە یعنی هیچم نەئەزانی بەس پێم وا بوو کەس هاوشانم نییە بڕواکەن ئەوە بیرمە کردو لە سلێمانیە باشە بۆی یعنی چۆنە بێت لە شارێکی گەورە کەسێ نەبێ بچم دەرسی لا بخوێن کەسیان بە مستەوای خۆم نەئەزانی دەبەخوا لەو کاتە یعنی هەر هیچم نەئەزانی بۆچ ئەمە قۆناغە پێی وایە خۆی هەموو شتێک جا ئەو کەسێک کە خۆی ناسی زۆر عاقڵە کە تێگەیشت خۆی هیچ نییە ئینسان چییە کێ ئەهێنی لە هەر پڵەیەکە ئەڵێ کەماڵم هەیە ئەزانی چ نەقسێک لەناو کەماڵەکەیە هەیە ئەزانی لەناو ئەو کەمالە چ نەقسێکەیە باشە دووەم وحەفظ لیسانه کەسی عاقڵە کە زمانی خۆی بپارێزێ سێهەم وقنع بما رزقه الله عز وجل قناعەتی هەبێ بەو تۆزەی کە خوا پێ عەتا کردووە هەندێ لحكماء فرمويانا فرمانا أنت أخو العز تبرع عزيزيد ما التحفت بالقناعة ما دام خوت بيتشابيوتو بقناعة تبرع عزيزي هميشه سرد برزة عزيزي هيج من تبيج كسيغني بوي قناعة زور قوري أقر خواه لطف كان لإنسانك هابي خواه زور دروي ليك ردتو هركز خاواني قناعة بو خاواني كنزي كي زور قوري قد طوانابي قد بۆ چونکە ئەو تۆزەی کە خۆی هەیەی زۆر بە گەورە سەیری ئەکا ئێستا بڕواکەن کێ خانووی زۆر گەورەی هەیە مەسەن خانوویەکی زۆر گەورەت هەبێ 1000 متر دوای مودەتێ بیرەکەیتەوە وەڵای ئەم دیوارەش وەڵای لێرە نەبووای لێرە بوو ئەو دیوارە لێ بێتە مشکلە جا وەرە بیر ڕوخێنەوەی بەرە ئەولا ئەوی بێتە ئەولاوە قەسەم بەخوا غەڵەت بووە نامە ئەملاوە وەڵای بمە ئەولاتت ڕێی ڕوخێنەی بێتە ئەولاتت نەوەڵا بە ئەم ژوورە تۆزەی گەورە بکەم بەملایە ئەویتر بڕواکە عمرت تەوا بێت لەناو ماڵێکە چونکە قەناعەت ناکەی کە قەناعەتێک کرد ئیسراحەتێک اینجا فکرێ مەشغوڵە بێ باشەم قادرمێ بۆچی ئەلێرایە بەخوا با بچی بیخەمە ئەولاوە یخاتە ئەولاوە ناوەڵا دە بەخوا با تەلەفۆنی بکەم بۆ کاک ناجیح بابێ بزان بیخەمە کوێوە باشە ئەی خەمە دواوە ئەڵێ کاکە ئێرە تەواو شوێنی خۆیەتی مەزبوطە عیبینێ دە بەخوا با بچم تۆ مهندسە تریش بێنم بزانم نەوەکو ئەو فکرەیە تری لاوێ ڕایەن دۆستێک تەلەفۆنی کردو ئەڵێ ماوەسا ئەوە خەریتەیەک هەیە خۆ نازانوتی چەند وەرەقە 80 وەرەقە شتێکی وایە کەسێ پێداوە ئەوانە بەس ئەمەوێ خەریتەکە ببینم هەر ئەوەنە کابرا نایڵێ بیبینم بۆ ماڵێکی کردو ماڵەکە تۆیان ناسی بەس خەریتەکەم پیشان بەم بزانم چۆن باشە
ئەی باشە چی لە یەکێ بزانیت ئەوە سەیرێکیشی کردووە آخر ماوەسە بەخوام ژەمێ ماڵە بکەمەوە وەکو ئەو بیکەمەوە من فکرەکە وەرگرم ئیتر بەسم یای تۆ بڕواکە ها ئینسان ئەگەر قەناعەتینەوە هەر ئەڕوا ماڵەکەی خۆی کە تیادی ئیسراحات لێ ئەوێتە دێوی درنج بڕواکە جاری وای ماڵێکی مڕەتەبی زۆر جوان کاتە یەکێ شۆفڵی لێیە باشە ئەی کاتەوە کوڕەکەیە دوای مودەتێ شۆفڵێکی تری لێیە کوڕەزاکەیە شۆفڵەتری لێیە هەر ئەم ماڵە یعنی هیچ مشکلەشی نییە بەڵام چییە قەناعەتەکە نییە ئەو یە ئێرە ئەگۆڕێ ئەو یعنی تەغییراتێکی بێفائیدە ئەی باشە شوێنەکە من جارێک چوومە خزمەت ماوەسایەکی خۆم زۆر ئیزدیحام بوو ژوورێکی زۆر بچووکی هەبوو طبعا لەوە ئەچێ ژوورەکەی من سێ ئەوەنەیەوەی ئەو ئەوێ سیان ئەوە ژوورەکەی بچووکم ئەو هەموو میوانە ئەهاتن بڕێ لە دەرەوە ساون بڕێ لە ژوور یەکە سەلامیانە کردەوە اینجا هەمووشانی خۆڵکە کرد هەمووشە هەر لە ژوورە نانیانەوە بەحاڵ جێ بۆ باش بەڵام لەبەرە قەناعەتی هەبوو زۆر بە ئاسایی لەو ماڵەشە جێگەشی ئەبوو زۆر مرتاحیش و اینجا مەکتەبێکی زۆر شپرزی شڕی هەبوو بەس ئەیزانی یەک کەلیمە نەبوو لەو مەکتەبە نەزانێت لەکوێ ئەو مەکتەبە شڕەکەی خۆی پڕ بەرەکەت بوو ڕۆژێک گوتم وەڵاهی ماس ئەم ژوورێک تۆز گەورەتر کردە ئەمێ وتی وەڵا زوو کوڕەکانەوە ئەڵێن و ئەوانە بەخوا تا ئەوان گەورەی ئەکەن و ئەوانە و یەک ڕێز میوانمان لەدەست دەرەچێ نەوەڵا بە بخۆمە دانیشتین و ئەوە تا میوانەکە ڕای ئەکەین بێ کێشە و زۆر قەناعەتی بە ژوورەکەی خۆی هەبوو ئەو قەناعەتە زۆر گرنگە ئەگەر نا وەڵا بە ئەم دیوارە لا بم تۆزە ژوورەکە گەورە دوای نەوەڵا ئەم ژوورە خۆری بەر ناکەوێ با بچم ئەو ژوورە ئەو بەرگەورەکەم ئیتر خۆ هەموو ئەم لێک ماڵە بەخوا تەواو بێ لێک کەسبیە تەواو ئەبێ بۆیە ئینسان أو قناعة لناخية ما التحفت بالقناعة أنت أخو العز تو براء عزتي أجرهات وخوب يتشايا بقناعات أي حرص أي هالبكاري في غمريان صلى الله عليه وسلم نهي لك يا أيها الناس أجملوا في الطلب خوتان كوكنا ولا الطلبة لا بلا مردانا خوتان كوكنا أو بشبرزينا بحمولايك بلا مردان فإنه ليس للعبد إلا ما كتب له عبد تنها أوي دزجير أبيك بوي نسرا أروى برو بيري كاسبي أكا بملا بولا نتيجة شتيكي دزجير أبي جرنج أوي قناعتي بوشته هبي چونك أجر همو كوني دزك قناعتي نبوي استفادين هل خمو خفت أمانته أجمع اليأس مما في أيدي الناس فرميتي يأسي خود كوكروا سيدي دسي خلق مكة تشاوري دسي خلقي أوان يعني تشاو مبرشتي خلق حقد نبي خود چنێکم هەیە بای ئەم ژوورە بچووکەم هەیە بەسمە تەسەوەرمە وەڵام مادەم ماڵی فڵان کەس دووقاتە ماڵی مژەوێ دووقات تۆ خەچی وەسە فڵان کەس بۆیە مەسائلی ئەجمع اليأس مما في أيدي الناس زۆر گەورەیە ئینسان قەت سێری شتی خەڵک نەکا بەس ئەوەی خۆی قەناعەتی هەبێ هەندێکیان فەرموویانە لو قيل للطمع من أبوك قال الشك في المقدور ولو قيل له ما حرفتك قال اكتساب الذل ولو قيل له ما غايتك قال الحرمان الله أجر بوتري هندي وتيانا ولو قيل للطمع أجر بوتري بالطمع أنا باوكي كيه باوكي الله باوكم الشك في المقدور أم توزيك هتا جمان اللي هي أما مقدوري توي أتواني بكاري بيني بكاري ناني جمان هي لو آية أخوة بكاري بين لو شيء صربيشي يقولون بركي آية بكاري بين بكاري نان سيركي أم كسا جمان لما دروسه أما باوشي طمع أي وتيان بي حرفة إيش شيء وتي والله اكتساب الذل خلق ذليلكم وتيان أي ما بس شيء وتي والله الأخيرة خلق بهيجكم شكل مهما كان شتيها به ما دام هر طماعية به طماعية به هيك شيء وقيل الطمع يذل الأمير واليأس يعز الفقير أنقص زور قولي وكرتاي بدرسك إيانين وتراوى طمع أميرك زور قولي زليلك بشكي أكاد أي يأس جواندان بويك لدسي خلقها وطمع نبون بأوشتك طبعا يأس وطمع عكسيك طمع شواب رتشتي خلق يأس حقنا وزشتي خلقه أو يخوض فرميان يعز الفقير أو كسيك زور فقير النبوة ندار عزيزي أكا وكو أميرك قولي لي أكا كاتكسيكي جورا كوابو مسائلي طماع وشابرين مالي خلق حرص هلبا قناعة لبرامبريا شار سريئك
حرسەکەت نایڵێ هێواشت دەکاتەوە تەماع لە چاوی خەڵکە یەئس باشە تەماع بۆ ئەموالی خەڵک سەر و سامانی خەڵک جاهی خەڵک بۆ هەر شتێک وات لێ ئەکا قەناعەت بڕواکەن ئەم مەسەلەی قەناعەتە تەنها لە ماڵان نی یعنی دیقەت ئەدەی گەنجێک سێرەکەی خێزاندار تەماعی وهایە کە خێزانەکەی خۆی قەناعەتی نییە خۆی گەورە جەماڵی پێ عەتا کردو مناڵی پێ عەتا کردووە کۆمەڵە سەلیقەی باشی داوت یەک دنیاشتی باشی هەیە دڵی مرتاح نییە لەگەڵیە بۆ دڵی مرتاح نییە قەناعەتی وهایە چۆن ماڵەکە کەوتم ئەبێ ئەوە بگۆڕێ ئەبێ ئەوە بگۆڕێ ئەوە ئەچێ وەڵا کاکە بەخوا بە ئەم ئافرەتە بگۆڕ ئەم ئافرەت تەلاقی ئەچێ ئافرەتێ ترێنە عینی بەز لەوێش بۆ چکە قەناعەتی نییە قەناعەتی دانەیەتر حتا ئەخیرا زەلیلە بێ مەسائلی یعنی جاه و سوڵتە شەر ئەو هەیە یعنی جاری وهەیە کەسێک خۆی گەورە سوڵتە و جاهی داوەتێ قەناعەت بە سوڵتە و جاهەکەی ناکە پەلامارێترەدا پەلامارێتە ئەخیرا زەلیلی ئەکەن وەیە بەڕاستی ئینسانی موسڵمان ئەم قەناعەتە لە دڵیا دروستکە بەخشەکانی خوا کفایەت پێ بکە قەناعەتی وەها بێ کە ئەمەی خۆی گەورە پێداوە کفایەتی ئەکە جوانی لەناو ئەمانە دروستکە جوانی لەناو فەقیریە دروستکە جاری وایە ئینسان فەقیرە ئەکرێت لەناو فەقیریەکەیە ئاهەنگێکی زۆر گەورە بگەڕێ بە فەقیریەکە ئەتوانێت هەموو شتەکانی فەقیرەکەی بکاتە شتی جوان جارێک حاجی ئازاد هاتوو بێ لە برای ماسە شێرزاد نێکی بۆی گەڕامەوە ئافرەتێکی و تەلەفۆنێکی وتی ماسە وەڵڵای ئێمە زۆر حەژار نەداری لە کۆلێژی هەندەسەم خەریکە وازێن بەس فریامان کەوت والله ماسە من ئافرەتێک نیم ئەوە باوکم ماسە ئاین نییە سەرم سوالمان چۆن باوکی ماسە ئاین نییە و بەو شێوازە ئەو دوای بە عنوان و ئەوانە ئەیوتمی ئەتیادە بێ ماڵوتی ئەتیادیە وەڵا چووم پرسیارم کرد تەڵەن ئەو بە خەڵکی مەڵێت ئەو مامۆسای وەزعی چوان کە وەڵا زۆر باش ئەی سوبحان الله چووم ماڵ سێرەکەم مناڵەکان هەمووی زیرەک زیرەک سێرەکەم لە قاتی سەرەوە لە سەربانەکە بە کارتۆن شتێکی بچووکیان دروست کردووە خەڵک لە دوورەوە سێری کە ئەڵێەوە شوێنی کۆتروشتە ئاسای کوڕێکی زۆر زیرەکی لە طیبە ئەلێ سایە نە ئەم کارتۆنە ئەو سێرەکەم نا شوێنێکی فێنکەرەوە نەش ئەو شاید زۆر سادە ئەو لەنا ئەم سادە یا زۆر ئاسوودە هەمووی ئیشی خۆی جێبەجێ کردبوو هەمووی خەریکی خوێندن بوو ئەو لەگەڵ ئەو شاد سێرەکە هیچ ئەو لە ماڵەکە نەفەرشێکی ڕێک و پێک نە هیچ شتێک نەبوو ئەو لەگەڵ ئەمەشە ئاهەنگێکی زۆر خۆش ئەگێڕا هەر هەمویان ئەوە طیبە ئەوە هەندەسە ئەو مناڵەکان هەمووی دەرەجاتی بەرز عائیلەیەکی زۆر زیرەک زۆر پێشکەوتو ئەم فەقیریە ئەی بە هەر هەمویان یەک مۆبایلێکی زۆر کۆنەی شڕایانە و هەموو تەلەفۆنیان پێ ئەو دیمەنێکی زۆر جوان تەلەڤیزیۆنێکی زۆر کۆن هەبوو لە ماڵەکە هەمووشیان قەناعەتیان پێ کردو لە ماڵەکەی خۆیانە دانیشتە بوون زۆر معەزەز مکەڕەم لەبەرەوە عەزیزان بەو خۆیە قەناعەت ئینسان دەوڵەمەندەکە کێ زۆر فەقیرە قەناعەتی زۆر دەوڵەمەندە ئای چەند فەقیر هەیە چەندین کەسی دەوڵەمەند ئەبێت لە بەردەمیا بوەستن بۆی خەیریان پێ بکەن چونکە ئەم وەستا و لەسەر پێکانی خۆی و قەناعەتی کردو ئەوان هێشتا هەڵپەیانە لەکوێیانە بگەنە ئاستی ئەم داواکانی لە ذاتی پاکی پەروەردگار خۆی گیان قەناعەت لە دڵەکانمانە دروست کە یا ڕەبی خۆیە داوا لێ ئەکەین بە ناوی جوان و بە سیفەتی بەرز بە ئیسمی عەظەمت لە ماڵ وەکو خۆی تێمان گەێنە یا ئەکرەمە الئەکرەمین خۆی گیان داوا لێ ئەکەین هەڵپە و کەم و کوڕی و هەڵەیەکمان کە هەیە فکری خۆمان مەشغوڵ کردو لە دنیا بە شتێکەوە بە غەیری تۆ یا ڕەبی خۆیە داوا لێ ئەکەین عەفومان کە یا ڕەبی خۆیە ڕەزامەندی خۆت بخەرە دڵمانەوە ڕەزامەندی خۆت بەسەرمانە ببارێنە دڵەکانمان پەیوەستی خۆت کە یا ئەکرەمە الئەکرەمین خۆی گیان عەفو و ڕەحمەت و میهرەبانی خۆت بەسەرمانە ببارێنە یا ڕەبی خۆی لە گوناهەکانمان ببورە خۆی لە گوناهەکانمان ببورە خۆی لە گوناهەکانمان ببورە خۆی ئەم دەرسە و تاوی دەرسەکانی ترمان لێ قبوڵکە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين ويقول لقناه من شيء وجبوري سرفراز من يا ربي السلام هندي لو برانا موعدهم لقلانا مصوصنا موعدهم كان بأمره يعني بينهم بس درتشون يكون هي والرسول شيء وفاة الكدو ما صارنا نزام هذا كان حازم البرد صورنا كان هذا سيشن